بريس هوارد محمد شارزاي هالبجارتنا الاستوديو ميفانيمنا كاي كوار بخير بي زور سپاس کاک. ايديو كوتو ما ميراقه بله. يشتك جيجا دلنا بتهيبتي وزياته ومعنا زياته لروشك تيجي لبارد وخكه بيتو سيناريو 2021 لشرچوي كرسي كوتا كان دوباره بكريتوا در انجام يابي سلااو لە جەنابەت و لە بینەران وەکو باست کرد جەنابەت بەڕاستی ئەوە عێراقە و سیناریۆی ئانی و سیناریۆی خێرا و جۆرا و جۆریش لە ئارادایە بەڵێ بێگومان ئەوەی کە لە ساڵی هەڵبژاردننی 2021 ڕوویدا کە کاتێک کە سیناریۆیەک دروست کرا و مدەی طعن تەنانەت بە مەرسومێکی جمهوری درێژ کرایەوە و دوو کورسی پارتی بە ناحەق بردرا ئەو سیناریۆیە بەڵێ لە ئارادایە ئێستاش هەوڵی جدی لە پێناو ئەوە هەیە کە چەند لایەنێک کە خۆیان بە شکست خواردوو دەزانن لە بەتایبەتی لە بردنەوەی کورسی کۆتایەکان هەوڵی ئەوە دەدەن کە بە هەر هۆکارێک بێت ئەو بە هەر وەسیلەیەک بێت بە هەر ئامرازێک بێت چ قانونی چ ناقانونی بتوانن ئەو خەریتە سیاسی بەتایبەتی لە چوارچەوەی کورسەکانی کۆتا لە پەرلەمانی عێراق دروست بووە گۆڕانکاری تێدا بکەن بۆیەش نیگەرانی زۆری لێکەوتۆتەوە هەم لە مەرجەعیەتی خوشک و برا مەسیحیەکان لە عێراقدا ئەمە ڕەت کراوەتەوە هەمیش پارتی دیموکراتی کوردستان وەکو لایەنێک کە هەمیشە خۆی بە بەرگریکار و پارێزەری پێکهاتەکان دەزانێت ئەو هەڵوێستی دەربڕێ بۆ ئەوی هیچ کەسێک جورئەتی ئەوە نەکا کە دەستکاری لە کورسی کۆتایەکان بکە ولی هەڵبەتە کورسی کۆتایەکان خۆتەزانی ئەو لایەنەی کە دووڕاوە حتا بە پشتگیری لایەنێکی کوردستانیش نەیتوانیوە کورسی کوتان مسوگەر بکە ئیدی کە بە ئاشکراش پشتگیری لێکرا بەڵام دووڕا ئەو چۆن نەتوانێت چی هێزێک هەیە ئەو کێنێکە پشتگیری وایکەن کە گومان دەکرێت دەستکاری بکە کاکە کاروەکو باسم کرد لە هەڵبژاردننی 2021 مەرسومێکی کۆماری سەرۆک کۆماری عێراق ئەو کاتە دەرچوو بۆ ئەوی مدەی تەعن درێژ بکرێتەوە کە شتیوە نە لە قانون و نە لە عرفدا نەبووە شتیوە مدەی تەعنیان درێژ کردەوە ئێستاش هەمان سیناریۆ لە ئارادایە بۆیش هەم مەرجەعیەتی مەسیحیەکان لە عێراقدا ئەم دەرچی بە مەترسیە کردووە هەم پارتی دیموکراتی کوردستانیش بۆیە ئەوەی کە ڕاگەیەنراوە هوشداریەکە بۆەوەی کە هیچ کەسێک جورئەتی ئەوە نەکا کە ئەم بابەتە دەستکاری بکە و بەڵێ لە عێراقیش هەموو سیناریۆیەک لە ئارادایە بە تایبەتی لە هەندێک مەجال دایمە بە قەتعی قسان نەکەین بەڵام لە بابەتی ڕەشوە و پارە وەرگرتن و ئەوانە هەموو شتێک دەکرێت دەستکاری بکرێت بە تایبەتی کاتێک کە پرسەکە دەکەوێتە بەردەم ئەوەی کە لە هەندێک طرف کە وڵاتانی دەوروبەر پشتگیریان دەکەن بۆی بەڵانسی هێز لە گۆشەیەک لە گۆشەکانی سیاستدا گۆڕانکاری تێدا ئەی ئەو لایەنانەی کە براوە بوون کۆتاکان چۆن ئەتوانن بەرگیری لە خۆیان بکەن مافەکانی خۆیان بێگومان پارێزراو بکەن تاکە ئامراز کە هەر لایەنێکی سیاسی هەر کاندیدێک بتوانانی بەرگری لە خۆی بکە ڕێزکە یاساییەکەیە لە ئێستادا ئەنجومەنێکی دادوەری لە سێ قازی پێک هاتووە کە لە چوارچەوەی ئیشوکارەکانی کۆمیسیۆن سەرپەرشتی بابەتی طعونات دەکەن لە ماوەی 10 ڕۆژ تا 13 ڕۆژ لە بەردەستیاندا هەیە کە یەکلای ئەو طعوناتە بکەنەوە ئەو طعوناتی کە گیراوە لەلایەن لایەنە سیاسیەکان و کاندیدەکان یەکلای بکەنەوە ئێستا ئەنجومەنی دادوەری هەڵبژاردن سەرقاڵی ئەوەیە کە سەرجەم ئەو سکاڵا و ئەو طعوناتانەی کە پێشکەش بە کۆمیسیۆن کراوە کۆیان بکاتەوە و بکاتە پرسیار و ئاراستی کۆمیسیۆنی بکەوە کۆمیسیۆنیش لە بەرامبەر ئەو پرسیارەدا ملزەمە بۆی کە جوابی ئەنجومەنی دادوەری بداتەوە ئەوانیش بڕیاری کۆتایی تێدا بدەن بەپێی دەرئەنجامەکان ئەم جارە هەڵبژاردن پرۆسەی ئەنجامدانی هەڵبژاردن زۆر باش بەڕێوەچوە کەمترین خڕوقات هەبووە بە تایبەتی لە هەرێمی کوردستانە و کورسی پێکهاتەکانیش لە هەموو عێراقا یەک بازنەی بووە لە هەر شوێنێکی بتەوێت ئەتوانی دەنگی بوو بدەیت کەواتە ئەو بیانوانەی ئەوانەی بەرامبەر کە تەعان لێ دەدەن شکایەتیان کردووە چییە لەسەر چه ئەساسێکە بیانوەکە شتێکی وان نیە چونکە بە شاهێدی هەموو لایەنە سیاسیەکان کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان ئەم جارە جیاواسن لە هەموو پرۆسەکانی دیکەی کە پێشتر بەڕێوەیان بردووە لە ڕووی تەکنیکیەوە زۆر بێکەم و کوڕی و بێ کێشە بوون و پرۆسەیەکی زۆر باش و ڕێک و پێک بەڕێوە چووە و بە شاهێدی هەموو ئەو لایەنانەی کە تەنانەت دەنجی پێویستیان بەدەست نەهێناوە و هەروها کورسی پێویستیشان بەدەست نهێناوە شاهێدی ئەوە دەدەن کە پرۆسەیەەکە پرۆسەیەکی خاوێن و تەندروست بووە
ئەوەی دەمێنێتەوە ئەوەیە لە چەند شوێنێک لەوانەیە هەر خۆشیان یعنی وەکو سینناریۆیەک داڕشنێکیان کردوی بۆ ئەوەی تەقدیمی ئەنجومەنی دادوەری بکەن تا ئەو حدێک کە بتوانن هەوڵیان لەگەڵ بدەن بۆ ئەوەی قەناعەتیان بۆ دروست بکەن کە مخالفات و سەرپێچی یاسایی کرایە بەڵام بەپێی دەقە یاساییەکان ئیجراعات و ڕێکاری زۆر توند و زۆر ورد هەیە بۆ ئەوەی کە لایەنێکی سیاسی بتوانێت تەعن لە پرۆسەکە بدە بەڵام من وەکو کەسێکی چاودێر لەو مەجالەوە کە پێشتریش بەرپرسی بەشی یاسایی دەستگای هەڵبژاردننی پارتی دموکراتی کوردستان بووم هیچ مبڕێرێک و هیچ سەرپێچیەکی وا ڕووی نەداوە لە هیچ تەنانەت لە کۆی عێراقیش کە بگاتە ئاستی ئەوەی کە کورسیەک هەڵبۆشێتەوە بۆ لەلایەنێکەوە بۆ لایەنێکی دیکە بچێت ئەمە بگومان خۆ دەزانی بە هزاران کەس دەنگی بەو کورسی کوتاکان داوە ئەگەر ئەمە هەڵبۆشێتەوە هاوسەنگی هێست لە عێراق گۆرانکاری بەسەردایێت پێت وایە ئەگەر ئەمە ڕەهەندێکی سیاسی زیاتر هەیە لەڕووی سیاسیەوە ڕەوشەکە بەرەو چی دەڕوە کاکەکار بەر لەوەی کە جوابی پرسیارەکەت دەمەوە بەخۆی ئێستا پێوەرێک وەکو عرفێکی یاسایی هەیە لە دابشکردنی سەلەی وەزاری لە حکوومەتی عێراقدا هەر لایەنێکی سیاسی بە تایبەتی لە پێکهاتەکان ئەگەر سێ کورسی بەدەست بێنێت دەتوانێت وەزارەتێک بۆ خۆی دەستەبەر بکە ئەوە کێشەکە لەوەدایە ئەو لایەنەی کە کورسی کۆتاکانی دۆڕاندووە پێشتر کورسیەکی بەناحەق بەدەستهێناوە لەسەر ئەساسی ئەوەی کە کورسی کۆتایەکانی بۆ خۆی مسۆگەر کردبوو ئێستا ڕێژەی کورسەکانی ئەوەندە نییە کە بتوانێت وەزارەتێک بۆ خۆی مسۆگەر بکە بۆیە زۆر نیگەران بوون و زۆریش هەوڵی ئەوە دەدەن کە ئەگەر بەناحەقیش بێ کورسێک بۆ خۆیان دەستە وەزارەتەکەشیانە وەزارەتە بکە ڕەوشی پەنابەران و ئاوارەکان بێگومان بە چارەسەیەکیان تا ئێستاش بە ناچارەسەرکردی ماوەتەوە کەواتە لەم سەروبەندەیە پارتی دیموکراتی کوردستان زیاتر لە هەموو لایەنەکان پشتگیری ئەوە دەکات کە پێویست بە هیچ شێوەیەک نابێت دەستکاری دەنگی پێکهاتەکان بکرێت بۆ لایەنەکانی ترنا زانی کاکەکار بابەتی پارتی دیموکراتی کوردستان و پێکهاتەکان ئەوە شتێکی تاکتیکی نییە وەکو بەشێک لەو لایەنە سیاسیانەی کە پشتگیری لەو پرۆسەیە دەکەن بابەتی پشتگیریکردنی پارتی دیموکراتی کوردستان لە پێکهاتەکانی هەرێمی کوردستان و تەنانەت کۆی عێراقیش فەلسفەیەکی لە پشتە کە فەلسفەی ڕێبازی بارزانی نەمرە تاریخێکی لە پشتە تەنانەت لە کاتی نووسینەوەی دەستوری عێراقیش کە جەنابی سەرۆک بارزانی یەکێک لەوانەیە کە زۆرترین کاریگەری لەسەر دەستورەکە هەبوو چەندین چەمکی سەرەکی و بنەمای سەرەکی سەبارەت بە پێکهاتەکان گۆڕی بۆ نمونە یەکەم کەس کە داوای کرد ناوی کەمینەکان بسڕێتەوە لەسەر پێکهاتەکان و مکەون بەکاربێ پێکهاتە بەکاربێ ئەوە جەنابی سەرۆک بارزانی و پارتی دیموکراتی کوردستان بوو بۆیە ئەگەر خەڵکێک پێی وایە ئێستا لەسەر ئەساسی چەند دەنگێک و چەند کورسیەک پارتی دیموکراتی کوردستان پشتگیری لە پێکهاتەکانی کوردستان دەکات ئەوە بە هەڵەدا چووە چونکە پارتی دیموکراتی کوردستان تاریخێکی دوور و درێژی لە پشتگیریکردنی پێکهاتەکان و نەتەوەکان و ئاینە جیاجیەکانی کە لە هەرێم و لە عێراقیشدا دەژین هەیە بۆیەش هەر لەسەر ئەو ئەساسەیە ئەگەر تەماشا بکەین ئێستا پێکهاتەکان زۆر مرتاحن کە کاتێک لە هەموو عێراقدا چەوسانەوە و ستەمیان لێ دەکرێت و پەنادەینن بۆ هەرێمی کوردستان وەکو خەڵکی ئێرانە مامەڵیان لەگەڵ دەکرێت و هیچ جیاوازیەک لە نێوان هاوڵاتیەکی مەسیحی لەگەڵ تورکمانێک یا تورکمانێک لەگەڵ کوردێک یا کوردێک لەگەڵ مەسیحیەک هەڵبەتە سەرۆک بارزانی چەندجار ینی وەکو پرەنسیپێکی چەسپا و تەکیدی لەسەرکردەوە پێوکێوەژێنە دەبێت گەشەی پێ زیاتر ئێمە باسی هەڵبژاردن دەکەین یاسای هەڵبژارد خۆ دەزانی ئەم یاسایش بخۆی جێگەی سەرنجی لەسەر لەبیرتە لە 2005 کە یەکەم جار هەڵبژاردنکرای عێراقیەک باز نەبوو لە کوی 275 کورسی کورد 75 کورسی بەدەست 7 کورسی بەدەست هاوپەیمانی ئەو کاتە زۆربەی زۆری لایەنە کوردستانیەکان بە لە چوارچەوەی هاوپەیمانی کوردستان چوونە ناوی 75 کورسیان مسۆگەر کرد ئەو کاتەش کۆمەڵی ئیسلامی بەیەک لیستدا دابەزی 2 کورسی بەدەستێنە کۆی گشتی کورسەکانی کورد بۆ 77 کورسی ئێستاش دی لەگەڵدابێ ئەگەر ئەو پرۆسەیە بەردەوام بیت و دووبارە بکرێتەوە کورد لەوانەیە زیاتر لە 100 کورسی بەدەست بهێنێ ئێمە لە چەندین بۆنە و لە چەندین میتینگ و لە چەندین دیداری تەلەڤیزیۆنی ئێمە باسمان لەوە کردووە کە نادات پەروەجی یەکجار زۆر لە ناو یاوەتەن گۆرانکاری لە یاسای کۆمیسیۆن بخۆی دژی کورد نەبووە کە کورد خاوەن بلوکی بێت نەبێت لە یاسای کۆمیسیۆن نا بەڵام یاسای هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق بەڵێ بە تایبەتی ئەوەی کە ئێستا هەموار کراوەتەوە تەنانەت لە دابەشکردنی کورسیەکان بەسەر پارێزگاکانی عێراق زۆر نەعەدالەتی تێدایە بۆ نمونە لە ئەو کاتێک کە ئەو یاسایە داڕێژراوە لە پەرلەمانی عێراق کە یاسای ژمارە 4 ساڵی 2023 ژمارەی دەنگدەرەکانی
پارێزگای ئەنبار 1,106,000 لە بەرامبەردا هەولێر 1,700,000 لە هەولێر 15 کورسی پەرلەمان هەیە لە ئەنبار 17 کورسی هەیە ئەگەر مقارنەی پارێزگای دهۆک بکەی لەگەڵ میسان و لەگەڵ واسط و لەگەڵ زیقار و ئەوانە جیاوازیەکی یەکجار زۆر هەیە لە دابەشکردنی کورسیەکان و دەبێت ئەمەش چارەسەر بکرێ و پێویستە لە ئایندەدا هەموو لایەنە سیاسی کوردستانیەکان و بە تایبەتی و لەمەش لە کەمپینی هەڵبژاردنەکان زیاتر پارتی تەرکیز لەسەرەوەی سەرۆک بارزانانی کە پێویستە یاسای گۆڕانکاری بەڵێ دەبێت گۆڕانکاری تێدا بکرێت و تەنانەت یاسای هەڵبژاردن لە هەموو وڵاتاندا وەکو یەکێک لەو یاسانەی کە ڕەهەندی نیشتیمانی و سیاسی و نیشتیمانیشی هەیە بۆیە دەبێت ببێتە یەکێک لە پاکێزەکانی مفاوەزاتی پارتی لەگەڵ ئەو لایەنێک کە حکومەت پێک دێت دەبێت زۆر جەختی لەسەر بکرێتەوە هاوتای ئەوەی کە مەجلسی ئیتحاد کە ئێستا پارتی دیموکراتی کوردستان زۆر باسی دەکات دەبێت دابمەزرە لەم خولەی پەرلەماندا یاسای هەڵبژاردنیش دەبێت بە شێوەیەک هەموار بکرێتەوە کە مافەکانی خەڵکی کوردستانی تێدا پارێزراوە حتا سودانیش تەرکیزی ئەگەر بۆ معلوماتی جەنابی شد ئەگەر تەماشا بکەن ئێستا پارتی دیموکراتی کوردستان لەناو ئەو لایەنانێک کە بەشداری لە هەڵبژاردن کردێ زەرمەندترین لایەنی سیاسیە چونکە بۆ بەنسبەت پارتی دیموکراتی کوردستان هەر کورسیەک بە 40,000 دەنگ وەستاوە لە کاتێکدا بۆ سوودانی کە وەکو هاوپەیمانیەتیەک لەسەر ئاستی عێراق 1,270,000 دەنگی بەدەستهێناوە ئەگەر تەماشا بکەین 26,000 بووان هەر کورسێک بە 26,000 دەنگ ینی ڕاوەستاوە یعنی کەواتە بە هەر کورسیەک بۆ پارتی بە 40,000 دەنگ ڕاوەستاوە بوان بە 26,000 ڕاوەستاوە جیاوازەکەی 15,000 دەنگە لە هەر کورسێکدا بەڵێ بەڕێز هاوار محەممەد شارەزای هەڵبژاردان زۆر سپاس.